سوپای تورکیا هەنگاوێکی دیکەی مەترسیدار دەنێت و لەشکرکێشی نوێ لە کوردستان دەست پێ دەکات. لەشکرکێشیەکە کوێ دەگرێتەوە و بۆچی مەترسیدارترە؟ سوپای تورکیا هێزی لە سنووری قەزای ئامێدی سەر بە پارێزگای دۆ کۆ دەکاتەوە و تا ئێستا حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیش هیچ هەڵوێستێکی لەو بارەیەوە نەبووە. چەند شەوێکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا دیمەنی کاروانە سەربازیەکانی تورکیا بڵاو دەکرێتەوە کە بەرەو ئامێدی و بەتایبەتیش بۆ دەڤەری بەرواری باڵا دەنێردرێن. حکوومەتی هەرێمیش هیچ هەڵوێستێکی لەبارەی ئەو لەشکرکێشیە نوێی تورکیا دەرنەبڕیوە کە دەیان بنکەی لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان دروست کردووە. ئەم جوڵە سەربازە نوێی تورکیا ئەو کاتە لەگەڵ بڵاوبوونەوەی ئەو زانیاریە نافەرمیانەی کە باز لەوە دەکەن تورکیا بەنیازی فراوانکردنی ئۆپراسیۆنە سەربازیەکانیەتی بۆ سەرپێگەکانی گەریلا لە نێو خاکی هەرێمدا. هەر بەپێی زانیاریەکان ئامانجی تورکیا لەو ئۆپراسیۆنە نوێدا بڕینی ناوچەیەکی زیاتری سنووری ئامێدیە بە مەبەستی بڵاوکردنەوەی هێزەکانی تیایدا. بەپێی راپۆرتی ڕێکخراوی CPT ئەمریکی لە سەرەتای ئەم ساڵەوە تاوەکو 31 ئایار سوپای تورکیا 833 جار بردومانی و هێرشی بۆ سەرخاکی هەرێمی کوردستان ئەنجام داوە. لەو ژمارەیە 365 هێرش بۆ سەر پارێزگای دۆک، 356 هێرش بۆ سەر پارێزگای هەولێر و 102 هێرش بۆ سەر پارێزگای سلێمانی و 10 هێرشیش بۆ سەر پارێزگای نەینەوا بووە. بەهۆی بردومان و هێرشەکانی تورکیا لە سەرەتای ئەم ساڵەوە 8 هاوڵاتی مەدەنی لە هەرێمی کوردستاندا شەهید بوون.